هێرشەکانی ئێران بۆ سەر حزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامن و ئێران ڕۆژانە بەردەوام هێرش دەکاتە سەر بنکە و بارگا و کەمپەکانیان لە هەرێمی کوردستان. ئەمڕۆژ چەند هێرشێک کراوەتە سەر کەمپەکانیان لە هەولێر و کۆیە و بەهۆی هێرشەکانەوە زیانێکی مادی زۆر کەوتوەتەوە. لە سەرەتای شەڕی 40 ڕۆژە و هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران چەندین ئەندامی ئەو حزبانە بەهۆی هێرشی درۆنی و مۆشەکی ئێرانەوە گیانیان بەخت کردووە و ژمارەیەکیشیان بریندار بوون. بۆ زانیاری زیاتر و وردەکاری لەم بارەیەوە دەڕۆینە لای پەیامنێر سنوور کەریم لە هەرێمی کوردستانەوە. سنوور، دەکرێت زیاتر باسی با بڵێن ئەو هێرشانەی کە ئەمڕۆ بە تایبەتی کراونەتە سەر کەمپ و بارگای حزبەکان زانیاری زۆرترمان بدەیتێ؟ بەڵێ بەفراوام کاتتان باش. دیارە لە بەرەبەیانێکی زۆوە نزیکەی 5 هێرش کرایە سەر بنکە و بارگەکانی کامپی هەرێکە لە حزبی سازمانی خەباتی کوردستانی ئێران و حزبی دیموکراتی کوردستان. بەوتەی خۆیان وەکو من قسەم لەگەڵ خۆیان کرد نزیکەی کاتژمێر 245 خولەک لە ماوەی 10 خولەکدا بە 2 درۆن هێرش کرایە سەر بارگای سازمانی خەبات لە تۆبزاوە کە دەکەوێتە نزیکی هەولێر. بە ماوەیەکی کەم لە ئەو 2 درۆنە ئەو 2 هێرشە درۆنیە جارێکی تر هێرشی سێم کرایە سەر بارگایەکی تریان هەمان حزب کە لە باشیکە. دیارە هەردوو بارگاکەی حزبی سازمانی خەباتی ئێران نزیک لە هەولێرن. بە قسەی خۆیان چەند خانوویەک بە هۆی هێرشەکە و ڕووخاون وێران بوون، بەڵام هێرشەکان زیانی گیانیان نەبووە. دیارە ئێمە لێدوانی بەرپرسێکی سازمانی خەباتی کوردستانی ئێرانمان وەرگرتووە. پێم خۆش ئێمە و بینەران بەیەکەوە بۆ زانیاری زیاتر بچینە لای ئەو. یەکەم هێرش کە هەروەکو پێم کوتن سەعات 2:30 شەوێ بوو بەرەبەیان 20 دقە 25 دقە دوای ئەو دووبارە بە درۆنێکی تکە هێرش کراوە سەر ماڵەکانی کەمپەکە کە لە ئاوەنجی ئەو هێرشانە 3 دانە ماڵ بە تەواوی وێران بوون و بە هەموو کەلوپەلی ماڵەکانیانەوە بە هەموو ئەسبابەکانیانەوە وێران بوون، چونکە هەر لەبەر ئەو مەترسی و شتێک کە لە ئارادا بوو بەردەوام هێرشمان لەسەر بوو ئێمە ماڵەکانمان چۆڵ نەکردبوو، فقط بنە ماڵەکانمان ڕاگواست بوو. تقریبان با بڵین 3:30 شەوێ دەبوو کە هێرش کرا سەر یەکێک لە بارگاکانی سازمانی خەبات لە باشیک. خۆشبەختانە لەوێژ زیانی گیانیمان نەبوو، پێشمەرگەکان بڵاویان کردبوو وا بە بەردەوام لە ماوەی ئەو شەڕی ئیسرائیل و ئەمریکا دژی ئێران و ئەو شەڕی ئەخیر کە ئەمریکا هێرشی کردەوە سەر ئێران بنکە و بارگاکانی سازمانی خەبات زیاتر لە 40 جار هێرشی کراوەتە سەر کە لە ئامانجی و هێرشانە 8 بریندار و 2 شەهیدمان هەبووە. بەڵێ بەفراو وەکۆی بینیتان لێدوانێکێک لە بەرپرسانی سازمانی خەباتی ئێران بوو و دیارە دوای هێرشەکەی سەر سازمانی خەبات کاتژمێر 12 نیوەڕۆ بە کاتی هەرێمی کوردستان بە 2 درۆن هێرش کرایە سەر کامپی ئازادی لە کۆیە کە بارگای حزبی دیموکراتی کوردستانی لێیە. من قسەم لەگەڵ ئامانزیبایی یەکێک لە سەرکردەکانی و حزبە کرد و ئاماژەی بۆ کرد تەنها هێرشەکە زیانی گیانی نەبووە، تەنها زیانی مادی ڕووخانی چەند بینایەکی لێکەوتێتەوە. بڵێ باشە سنوور، تا ئێستا چ ئامارێک لەسەر عێریشên ئیرانێ لەسەر وان حزبên ڕۆژهەڵات هەنە؟ سیروان من بەر لەوەی بێمە لایڤەکە قسەم لەگەڵ بەرپرسانی هەر 5 حزبەکەی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان کرد سەبارەت بە ئاماری زیان و هێرش و قوربانیەکانیشان. بە قسەی خۆیان لە کۆی گشتی لەسەر هەر 5 حزبەکە کە 5 حزبی ڕۆژهەڵاتی لە هەرێمی کوردستاندا نیشتەجێن 421 هێرش کراوەتە سەر سەرجەم ئەو حزبانە کە بەم شێوەی کە من ئێستا ئاماژەی پێ دەکەم ڕیزبەند بوون. یەکەمیان حزبی دیموکراتی کوردستانە کە زۆرترین هێرشی کراوەتە سەر بە نزیکەی 150 هێرش کراوەتە سەر ئەو حزبە و لە ئەنجامی هێرشەکانی یعنی هێرشە ناوخۆی و دەرەکیەکانی ئێرانیش و مەبەستمۆیە ناوخۆی عێراقیشەوە ئەو حزبە 3 کوژراوی هەیە لەگەڵ 9 بریندار. لە ڕیزبەندی دووەمدا حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان دێکە 95 هێرش کراوەتە سەر بارگای و حزبە 1 کوژرا و 18 بریناری هەیە. دواتر لە دوای ئەوان حزبی پارتی ئازادی دێت کە ئەویش نزیکەی 95 بە قسەی خۆیان ئەلبەتە 95 هێرش کراوەتە سەر بنکە و بارگا و کامپەکانیان 2 کوژرا و 40 برینداریان هەیە. دوا بە دوای ئەوانیش 41 هێرش هەیە بۆ سەر کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان
کە بارگاکانیان لە زرگوێز و زرگوێزەڵەیە ئەوان 12 کوژرا و ئامارەکانیان لە ڕاستی ئاماری بریندارەکانیان دیار نییە. دوا بە دوای ئەوانیش کۆتا حزب سازمانی خەباتی کوردستانە کە باز لەوە دەکەن 40 هێرشکراوەتە سەریان لە ئەنجامیشدا ئەوانیش 2 کوژرا و 8 برینداریان هەیە. ئەمە سەرجەم ئەو ئامارە نەبوو کە من لە زاری بەرپرسانی هەر 5 حزبەکەی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستانەوە وەرم گرتووە لە ماوەی 40 ڕۆژی جەنگەوە هەتا ئێستا. بەێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی گەلەکس پاس بۆ vê raportê.